حکوومەت یارێم چاوەڕێی موچەی مانگی چوارە تەیب سامیش هێشتا واژووی لەسەر ناردنی نەکردووە هۆکاری دواکەوتنی ئاشکرا دەکرێت. لە هەولێر و سلێمانی یادی 15 ساڵی تیرۆرکردنی سەردەش عوسمان کرایەوە و تیمی پارێزەرانیش هەنگاوێکی نوێ ئاشکرا دەکەن. راپۆرتی ئاوبەشی دیوانی چاودێری دارایی عێراق و هەرێم لەبارەی داهات و خەرجی نانەوتی هەرێم ئاشکرا کرا. حکوومەت یارێمی کوردستان چاوەڕێی ئەوەیە موچەی مانگی نیسان بۆ ڕەوانە بکرێت. تەیب سامی وەزیری دارایی عێراقیش واژووی لەسەر ناردنی پارەکە نەکردووە و ئەمڕۆ سەردانی ئوردەنی کردووە لەگەڵ شاندێکی بانکی ناوەندی عێراق و لەگەڵ نوێنەراتی سندوقی نەختینەی نێودەوڵەتی کۆبۆتەوە. ئەوە لە کاتێکدا دکتۆر جەمال کۆچەر پەرلەمانتاری عێراق لەبارەی هۆکاری دواکەوتنی موچە ڕایگەیاند. حکوومەت یارێم پابەندی ڕێکەوتنەکە نییە کە لەگەڵ حکوومەتی عێراق کردوویەتی. حکوومەت یارێم سەرەتا بە بەغدای گوت داهاتی ناوخۆ نزیکەی 400 ملیار دیناری مانگانەیە. دواتر چوونەوە بەغدا و گوتیان هەڵەمان کردووە ڕێکەوتن کرا لەسەر ناردنی 80 ملیار دیناری مانگانە، بەڵام ئێستا نزیکەی نیوەی ئەو بڕا بۆ بەغدا دەنێرن. ئەمڕۆ لەسەر گڵکۆکەی یادی 15 ساڵی تیرۆرکردنی ڕۆژنامەنووس سەردەژ عوسمان بە بەشداری ژمارەیەکی بەرچاو لە ڕۆژنامەنووسان و چالاکوانان کە دەستگای ستاندەریش ئامادە بوو بەڕێوە چوو. لە مەراسیمەکەدا تاکە داواکاری خانەوادەی سەردەش عوسمان و ڕۆژنامەنووس و چالاکوانان دادگایکردنی بکوژانی سەردەش عوسمان بوو. ئەو کات پارێزەرانیش ڕایانگەیان کە دووبارە لێکۆڵینەوەی یاسایی لە کەیسەکە دەکەن بۆ ئەوەی ئامادەی بکەن بۆ ئەوەی یاراستەی دادگا بکرێت. هاوکات هەر ئەمڕۆ بە بەشداری ژمارەیەکی زۆر لە ڕۆژنامەنووسان لە پارکی ئازادی سلێمانی یادی 15 ساڵەی تیرۆرکردنی سەردەش عوسمانیش بەڕێوە چوو. داهات و خەرجی نانەوتی هەرێم لە راپۆرتەکەی دیوانی چاودێری دارایی عێراق و هەرێمی کوردستان بڵاو کرایەوە. باگوێرەی راپۆرتەکە بەڕێوەبەراتی گومرگی ئیبراهیم خەلیل کە ئێستا سەرقاڵی کۆکردنەوەی باج و پێشێلکاری بڕیاری ژمارە 23527 ساڵی 2023 ئەنجومەنی وەزیرانە. ئاوکات لە راپۆرتەکەدا هاتووە جیاوازی 19838 پلەی وەزیفی لە ژمارەی کارمەندان هەیە لە نێوان ئەو خشتەیە کە لە یاسای بودجەی ژمارە 13 ساڵی 2023دا هاتووە. ئەو بەیاننامەیە کە لەلایەن بەڕێوەبەراتی گشتی بودجەی هەرێمەوە پێمان دراوە کاتێک پرسیارمان لە راپۆرتەکە کرد سەبارەت بە هۆکاری ئەو ناکۆکیانە وەڵامێکی قبوڵکراویان نەداوەتەوە.